خۆشەویست گەڕام و خدمەتان بۆ پێشکەشکردنی ئاخرین بەشی بەرنامەی ئەو خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە هاوڕێ عەبدوڵڵا دارەبی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حزبەتیزمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە پەیامێک کە ئاخرەن حیزبی دیموکرات بڵاوی کردووەتەوە لە دیفاع لەوەی کە بە ئیسلا بەجێی شایی و خۆشی ناوی ئەم ڕۆژە بنێن ڕۆژی شەهیدان. پێشەوەی پرسیارەکانمان ڕاستە بکەم هاوڕێ عەبدوڵڵا دارەبی گەدەیەکی بنەویستی زۆر خۆشاتی بۆ بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتەویش. سپاس. هاوڕێ عەبدوڵڵا دارەبی وەکوڵاگەداری حیزبی دیموکرات لە مۆردی ڕۆژی بە ئیسلا شەهیدانەوە پەیامێکی داوە یا بانگەوازێکی داوە هۆی ئەم مەسەلە چییەوە بۆچی ئێستا ئەم پەیامە بڵاوێتەوە کە ئەم تەغییر و تەحەولە لە بە ئیسلا چۆنە بڵێم تەقویم یا بڵێم چی بە ناوی ڕۆژی شەهیدان مەترەحیەکە. بەڵێ زۆر سپاس دەکەم. ڕاستەکەی ڕۆژی 9 فەروەردین ئەم بەیانەیەکی داوە لەم ڕابطە و بەیانەکەی زۆر مفەسەل و تکراری منتها شتێکە تازە تایەتی ژەوەیە کە حەقیقەتان ئەو ڕاستەوخۆپانێتە لە زۆرێک لە سنەت و عادات و تەقالیدەکانی جمهوری خەریکە پێێنێتە جێپایوان و خەریکە ئەو شتانە تکرارکاتەوە کەوانەسیان ئەمە ناشیە لە وەزعێکی نالەباری سیاسی کە ئیسا هەسیان ڕاستیەکەی تا ئیسا من نەمدیوە حیزبی دیموکرات بێت ساڕۆژی قاسملوو دابنێت یان ساڕۆژ دانێ بەناو عەفوکە ساڕۆژی قازم محەممەد دابنێت و یارانی و داواکە لە خەڵکە وەرن بێن بڕۆن ئەم کارەکەن و چن بۆ سەزیارەتان و بلەخەرە بە جێگەی شادی عەزاکەن و ئەم جۆشتانەکە لە وتم لە بەیانەکانەکە زۆر توولانی و زۆر تەفسیل بەردار و بێناوەڕۆکە بێیت خەڵکێکە 45 ساڵە بەلەخەرە شادیان نێشت و شادی لەلایەن مەمنوع بووە، خۆشی لەلایەن مەمنوع بووە، لەزەت بینین لە هەر لەحزەیە کە خەڵکە بێوێ بیکات مەمنوع بووە، وەک زیندانێکی تاریک و تەنگ و تاریک و بێ ڕۆح و بێ جسم بلەخەرە تەلاشی کردووە ئەم خەڵکە بەم شێوە لەم زیندانە ڕابگرێت و بلەخەرە لە پەرتەوە ئەم سەرکت و نەهامەتیانە برسێتی و هەژاری و کوشتن و بڕینیشی پێ زیاد کردووە و خەریک بووە و گەرەکی تو بەم شێوە تەمەنی خۆی درێژکات و موقعەتی خۆی بپارێزە بەڵام ئەم سیاسەتە شکستی خوارد وەتی ئەم سیاسەتە لە سەتحی سەراسەریە شکستەخوا حزبێکی ئۆپۆزیسیۆن لە سەتحی منتەقە لە منتەقەیەکی وەکو کوردستانە تازە پێ ئەنێتە جێپێی سیاسەتگەرێکە واقعاً 43 ساڵە خەڵک شەڕی بۆکە و بە شەهادەتی تەواو دنیا و خەڵکی ئێران پاشەکشیان کردووە بە بەتا بە خەڵکی کورد بەم سیاسەتە ئەرتجاعی و کۆنە پەرست و دوور لە ئینسانیەت و دوور لە شادی دوور لە خۆشیە وی من گەرەکمە بڵێم کە ئەمە حکایەت لەوەیەکە کە ئەوان ئومێدێکیان بە خەڵکەکە بە مانای واقعی کەلیمە نەماوە چون هەم کوردستانی عێراق دەبینن وەکو تابلەیەکە 33 ساڵە حاکمیت و دەسەڵاتی و ئاواکەن بە خەڵکەکەم هەم خەڵکی ئێرانی شەبین کە چۆن لە بەرابەر ڕژیمێکی مەزهەبیە ڕژیمێکی ئیستثمارگەر بەم شێوەهینەکەن وەتی مەزهەب بۆردی حەملەی خەڵکە معنای نییە تۆ بێی ئازاداری بنێتە جێەکەی زۆر پاساولا بە حەز دەکەم هەر لە ئیدامەیە و سوالەما و تۆزەحەکانی تۆش بەڵام زۆر کورد جواب دەبۆ جا دەستمە سەر پرسیارەکانتر پێت وانییە ئەو شایی و ڕەقس و هەڵپەرچی لە ئابعادی 100,000 نەفەری لە سەراسەری کوردستانە دوای کرد کە جمهوری ئیسلامی جورئەتی نەکرد حتا خۆشی جمهوری ئیسلامی نەوعێ پەرەیدا بەم شادی و هەڵپەرچی شانی چل کرد لە ژێر فشاری خەڵکە پێت وانییە حزبی دێمۆکراتی دوای 40 و چەند ساڵ وحشت کەوتوتە گیانی کە خەڵک هەچی سنەتی کۆن و مەذهبی و ارتجاعی و دواکەوتووە خەریکن وەک سێڵاون لایە بن و پاکەکەنەوە پێی وان نەبوێ لەم ڕابطەدا ئەم ساڵ ئەم مەسەلە ئەوم بەیانی مەتراکردووە زۆر کورد جا بۆچینە بێەوە یەکی لەو فاکتۆرانە بێت کە تۆی شارە پێکەوە لە حقیقەتەکەی ئەوەیە کە هەر تەمەرکوزی هەر تەجەموعێکی خەڵک بۆ شادی بۆ خۆشی و هەر تەمەرکوز و تەجەموعێک کە بۆنی ئەوەی لێبێ کە ئەترازەکە بە سیاسەتێکی ڕژیم بە نەزەر من تەواوی نەتەنیا ڕژیم تەواوی مرتجعین لە ئۆپۆزیسیۆنشە لێ تۆقیون و لێ ترساون ئەمە واقعەتێکە کە ئەمە نیشانەدا
شر عفوك شادي لإيران سياسته شادي لتقابل لك جمهورية إسلامية سياستك انقلابية لتشون رژیم 45 ساڵە قەدەغەی کردووە تۆ ئیسە بێیت ئەو قەدەغە کراوە و ئەو سیاسەتە کە 45 ساڵە خەڵک وەک یەکێک لە سیاسەتەکانی شەڕی بۆەوە کات تۆ بێ ئیسە ئەوە دابنێ بڵێ ئێوە لۆتفەن جارێک ساڕۆژی قازم محەممەد کە لە 76 ساڵ لەوە بەرادام کراوە بێن بنێنە جێگە ئێمە و بێن بڕۆن سەر قەبری شەیدان و واکەن و فیسارکەن و بڕێکی شتێکەڵ قۆزەیەکە بە 1001 شێوە ئەوەی خۆی پیاکەن کە شەڕی شەهیدانی ئێرە و فڵان و شەهیدانی کێو خۆیان بەرحەمەگەرێکمەوە بڵێم نا مەسەلەیەکی سیاسیە پێش ئەوە کە ئەمە بڕەبتی بێ بە شادی خەڵکۆ و بە مەدەنیەتی خەڵکۆ بە ئارەزوو تەمایلات خەڵکۆ ئەمان گەرێکیان بیکەن بە سیاسی و ئەمە وەکو سنەتی وەکو یەشتا نەبوون بە هیچ وەک سنە دایمەزرێن وەک تەقالی دایمەزرێنن ئەمە بدەنە دەرخواردی خەڵک ئەگەر ڕۆژە لە ڕۆژان تەپەیەکیان دەستکەوت و چوار شاریان بەدەستیانە بێن لێرە وەکو یەکێک لە ڕسم و ڕسوماتیان دایمەزرێن زۆر سپاس شادی و خۆشی و هەڵپەرچەیەکی تێکڵاوی ژن و پیا و جمهوری ئیسلامی نەیتوانی پێشی پێ بگرێ حیزب دموکرات خەریکە بەم شێوە پێشی پێگرێ ئێستا پرسیاری دووەم ئاراستەی واکەم ئەویش پرسیارەکەمەوە بۆچی حیزب دموکرات لە بەیانیەی نۆی فەروەردینی خۆیە ساڵڕۆژی ئەدامی قادی محەممەد خەریکە بخاتە جێی شادی و سرور و ڕەقس و هەڵپەرچەی خەڵک ئایا هەروەکو ئاگاداری لەو بەیانیەی نۆ دەی فەروەردینە بە ئاشکرا بانگەوازی ئەمەی کردووە داوای لە خەڵکی کوردستان کرد نەچن بۆ شایی نەچن بۆ هەڵپەرچێ نەچن بۆ شادی و سرور بەڵکێ بانگەوازی ئەمەیە کرد کە بەسەرچن بۆ سەر مەزاری قازی محەممەد باتەوە زێ بەم سیاسەتە ئایا تەفاوەتی ئەم عەزاداریە حیزب دموکرات لەگەڵ عەزاداری ڕژیمێکی تواکەوتووی سەرکوردگەری ئێرتجاعی وەک جمهوری ئیسلامی تەفاوەتەکەی چییە؟ هیچ نییە عەزاداریە ئیستا چ مەسیحیەتێ دای بنێت چ شیعە مەزهەبێ دای بنێت چ ڕژیمێکی حاکم دای بنێت چ ئۆپۆزیسیۆنێ دای بنێت چ قەبیلەیە چ عەشیرەیە هەر کەسێ دای بنێ بلە فەرق و تەفاوەتی زۆرە بڵێ تۆ لەم فەسڵی بەهارە کە بێلاخەرە خەڵک تەلاش ئەکا کە شادمانتر بێت کەمێ خۆشتر بیگوزارێنێت بەرەو ئستقبالی ساڵی تازە ئەڕوات و بە هەموو هێز و تۆنایە دێت هەڵەپەڕێت دەسێنێن نێودەستی یەک لەگەر یەک ئاشتیەکە نەگە دڵنگەرانیەکیان بوو بێت بالآخرە حەزەکەن کات و ساتێ پێکەوە بن چەند ڕۆژێک تۆ بێ حکمێ دامەزرین تەختی نێوی شەهیدان و جۆرێکیشدا باسی لێ بکەیت کە وانیشانی بێ کە ئەگە کەسێک نەچێتە سەر ئەم بەزارەوەی شادی نەکا بە شیوەن و قڕمە پێوێ ئیترەوە ئینسانێکی مەبارز نییە و ئینسانێکی تێکۆشەر نیوە گەرێکیانە بەم شێوە سیاست گەلێکی ئرتجاعی دوور لە خواست و ویستی خەڵک دوور لە ئارەزوو تەمایلاتی خەڵک دا بمەزرێنن و وردە کاری بۆکەن باروەشەیکەن پولی بۆ خەرچکەن بۆ ئەوە بەشێک لە ئەوقاتی خەڵبوون خەڵک بەهاری هەر ساڵێک لە هەموو کوڕی دنیا و لە ئێران و لە کوردستانیشە تەلاشیان کردووە ژنێوە چەسە شەقامەکان ڕۆچە سەیرانگاکان ڕۆچە کلوپە شادیەکان چونەتە هەموو ئەو شوێنانە کە بۆنی شادی لێت دەست نێودەستی یەک ژن و پیا و تێکەڵ بوون وەکو تۆ باسەکە بەلەخەر شادی خۆیان کردووە ئەمە بۆ معنایە کە واقعەن هەر لەیسۆ ئەمانیش بەم شێوە بۆ ئەوە ئەمە خۆی چرا سەوزێکە بە کولی مرتەجعین بە کولی مەزهەبیون بە کولی ئەوانەی کە واقعەن 45 ساڵە لەگەڵ جمهوری ئیسلامیان وە لە سەرکوبکردنی شادی خەڵکە لە کوشتنی خەڵکە لە برینداری خەڵکە بە نەحوێک بە شێوەیەک ڕژیمیان یارمەتی داوە بالآخر ئەم سیاسەتە ئەمانی گەرێکیان بە شێوەی خۆیان بەناو حیزبی دموکراتەوە بەناو قازی محەممەدەوە بەناو یارانەوە بەناو فڵانەوە بەناو فیسارەوە بالآخرە بێن تەحمیلیکەن بەم خەڵکە و بەری اتحادی خەڵک بگرن یەکێتی خەڵک بگرن بەری ئەوە بگرن کە خەڵک چۆن خەڵکی تەوای لاتووە لە هەر تەمەرکوزێکان لە هەر کۆبوونەوەیەکی کۆڕ و کۆمەڵێکی بچووک تا گەورە بۆنی سیاسەتی لێدێ چون خودی ڕژیمی جمهوری ئیسلامی سیاسەتەکانی ئەم کارەیە کردووە کە
ئەمانەیە هەموو جانچنی شادی کردو دەرنەتیجە ئەمانی لێ ترسن بۆ دوڕۆژی خوانەگرە ڕژیمە بڕوخی ئەمان چی بکەن چ پێناسەیەکیان بێ چون ئەمان باسی ئەوەکەن کە ئەم نەوە ئازادداران دفاع لە هۆڤیەتی کوردایەتی و لە هۆڤیەتی نازانم شادی ومانە ئەمانە دژی هویەتی شادی و خۆشی و بەشارەتی خەڵکن بۆیە من گەرەکمە بڵێم کە ئەمە هەم چراسەوزە بۆ ئەرتجاعی کوردستان مرتجعینی کوردستان ئەوانەیە کە بانوا و ئەقسام شێوە لەگە جمهوری ئیسلامی یارمەتیان داون هەر ئەلئانش کە ئێمە پێکەوە قسەیەکەن ئەمانە لە دەستمزد و دەستڕەنجی خەڵک کە ئەوان ناوێنێن یارمەتیدان خەریکن یارمەتی سەفە ئرتجاعیە دەن یارمەتی دەروێشە دەن یارمەتی سۆفیە دەن یارمەتی هەر شتێکە دەن کە بۆنی ئەوەی لێبێت کە دژایەتی کار لەگەڵ خەڵکە ئەمە یەکە چراسەوزێکە بەوانە دومیش ئەوەیە بەنەزەر من چراوسەتێکە بە خودی ڕژیمیش کە ئەم لە سیاسەتی ئازاداری وەکو تۆ هەیە لە سیاسەتی ئازاداری ئەی تۆ بیرەکەتەوە لە سیاسەتی ئازاداریە تەلاشەکە کە خەڵک لە شادی لا ببا بیبە بۆ سەر قەبران و ئەنگار 45 ساڵ کەمە با بێ بە 30 ساڵ تریش ئەمە ئەو شتا ڕستەکە بەنظام حزب دموکرات هێنی کردووە زۆر سپاس بۆ تەوضیحەکانت وەکو تۆ ئیشارەت کرد لە قسەکانتا باسی ئەوە کرد کە ئەمە چراسەوزە بە ئێرتجاع و خورافات و مەسەف دیارە کارنامەی حزبی دموکرات چاو لێ بکەین لە تەی 44 ساڵ عمری جمهوری ئیسلامیە سەرشار و پڕە لە چراسەوزان بە جمهوری ئیسلامی بە عناوینی مختلف تا ئەم مەوردەی ئەخیری کە ئەم بەیانیدا و جمهوری ئیسلامی نەیوێرا دەخالەتکە لە پێشگرتن بە شایی و هەڵپەرچی و خۆشی خەڵک حزبی دموکرات دوای 40 ساڵ ئەمە لە هەمانەکەی دەردێنێ ئەوێ بە یارمەتی جمهوری ئیسلامی بۆ فریای جمهوری ئیسلامی بکەوێ پێش شادی و خۆشی خەڵک بگرێ پرسیارەکەی منەمەدا حزب دموکرات هەمیشە لە دیفاع لە ئێرتجاع لە دەورانها و تاریخی گذەشتەیە هەموو کەس شاهدە هەر دیفاع لە مفتی دادا و پەیام بە مناسبەتی عاشورا و تعلقی مەذهبی خۆی هەمیشە نیشانی داوە کارکردی سیاسی ئەم سیاسەتە ئەم تعلقە مەذهبیە بۆ حزبی دموکرات بۆ چییە دەیەوێت بە دووی چیوەدا بۆ بە قەولی معروف بە قەولی مسلمانەکان ناڵێ حەیە عەلا سەلا ناڵێ با بە من جەریانێکی ئێرتجاعی و مەذهبی و خۆی تێکڵاوکە لەگەڵم منەیدی دموکرات بوونی چی ئەم دموکراتە بۆ دانابێت بەنظر من حتى لەبار طبقاتی و کەم طبقەیەکە کە دفاعکە لە ئەرتجاع و لە سەرمایه‌داری کورد لە نێونەرانی چەوسێنەری خودی کورد بەدەستی کورد لە کوردستان ئێران بەنظر من ئەم سیاسەتانە سیاسەتی ئەسلی حزبی دموکراتن ئەم سیاسەتنی بڕۆی نییە ئەم سیاسەتە لە دەورانی قاز محەممەدی شێوا بووە چون حەچێ ئەرتجاع و کۆنەپەرست و مالک و دەرەبەگ و استثمارگەری ئەو دەورانەسە لە دەوری کۆبوونەوە خەریبوون بە ئیسلاخەبات بکەن ئەم دەورەشە وایە بەڵام ئەم سیاسەتە لە 1357 ئەو کاتە کە ڕژیمی شامان ڕوخان و جو فەزای ئێران و بەتایبەت کوردستان جو فەزایەکی سیاسی کۆمەڵایەتی بە نەفعی خەڵک بوو ئەچوە پێش حزبی دموکرات بە ڕەهبەری قاسملو دوو جاری ئەوە چوونە قوم جاری دوم چوونە تاران بۆ دەسماچکردن بۆ کوڕنشکردن بۆ ئەوە کە بە جمهوری ئیسلامیان ڕاگەیان بە خۆمەنیان ڕاگەیان لە خزمەتتان هاین ئێمە کەسێکین کە ئەتوانین لە چوارچەوە و لە پەنای سیاست و لەژێر چەتی سیاستەکەی ئێوە کۆبینەوە بە شەرتێک کە ئێمە بە حەسابێن و بە شەرتێک کە ئێمە بەشی ئێمە بن و حەقی ئێمە بن و خلاصە بوون بە لەمپەرە لە تەقابل لەگەڵ خەڵکە خەڵکی کوردستان و ئانە جوابی حەسابی پێدانەوە و ڕژیمی جمهوری ئیسلامی چۆن زانی ئەمانی ناتوانن تاسیراتێکی وا لە ئاڵۆگۆڕی خەڵکی کوردستانە ناتوانانی ئیفاکەن دەرنەتیجە یۆریکردن و جوابی منفی پێدان ئەو سیاسە هەر ئەم سیاسەتە کە من ئێمە تایسە چەندین جار تومانە و جارێکی تر ئەڵێن ئەم سیاسەتە کە عەزیزی خالدی لە مساحبەیەکی زیندووە هەر کەس بیهەوێ بەتایبەت جوانان ژنان دەست بچێتە ناو فەیسبوک لە 1 دقیقاتوانەیە گوێگرێت لە قسەکانی گەڵاڵی قسەکانی ئەکاتەوە ژێ ئارەزووی من ئەوەیە ئەژێ ئەوانە کەوت داوای دموکراسیان کە مەنزوی کوردستان عێراقە دموکراسی خوازیان هێناوە حتا شتێکی وایشان لێ نێزانی بەو شێوە ئەوە گەیشتن بە دەسەڵات و گەیشتن بە حاکمیت و خۆلەسە بە ئاواتی خۆیان گەیشتن من بەڵام ئێمە بەم هەموو ئەقل و ژیریەوە کە هەسمان
بالاخره بدا سەڵات نەگەشتە من ئارەزوم ئەوەیە بە قودرەتێک بگەین کە پێی بڵێن دیکتاتۆری کوردی و ئەم دیکتاتۆری کوردیشە بەدەستی خۆی حاکمیەتکە و خەڵکی کورد بەدەستی خۆی ئەعدام بکات. ئەمە تەواو فەلسفەی وجودی تەواوی مبارزاتی 76 ساڵەی حزب دموکراتی کوردستانی ئێرانە هەوڵەدەن بەدەسەڵات بگەن هەوڵەدەن سەناریۆی ڕەشی 64 ساڵەی دەسەڵاتدارانی پارتی و یەکێتی لە کوردستانی عێراق لە کوردستانی ئێران دامەزرێنن تێکراریکەن و دایمەزرێنن بێ ئەوەی زەڕەیەک بە خۆیان زەحمەت بن بیرکەنەوە لەوە کە ئێران عێراق نییە، کوردستانی ئێران کوردستانی عێراق نییە. 50 ساڵ خەباس و ئەترازی ئازادی خوازانە کۆمۆنیستی شۆڕژگێڕانە بە هەزاران تەجاربی گرنگ و لێهاتووە کە لە توولی 2 ساڵی ڕابردوو و 45 ساڵی ڕابردووە خەڵک ئیفایان کردووە لەسەر شەقامەکان و تویانە ئەمە ئازادیمانەوێ بەرابەریمانەوێ خۆشیمانەوێ شادیمانەیە بێ ئەوەی یەکزارە لەمانە بیرکەنەوە دێن دیسانەوە بە مفتیزاکان مفتیزادە زیندوەکان بە کۆنەپەرستان بە ئیستسماگەران لە کوردستان متەوەسلە بن و سینەزەنی بێت سینەی بۆ چاکەکەن کە دفاعی لێەکەن ئاشورا و کەربەلا بێ بە شێوەیەکی تر بەم شێوەشەکە لەعان خۆیان دوای 46 ساڵ بیریان کەوتۆتۆ خەبار لەگە دوای 76 ساڵ بیریان کەوتۆتۆ کە قازی محەمەد لەم تاریخا بێخەری عەدام کراوە بێ خەڵک بێن ڕۆژی شادی خۆیان تەبدیلکەن بە ڕۆژی شیوەنە. تەواوی ئەمانە بۆ دەسەڵاتە و دەسەڵاتی لەلایەن ئەمانە وەکو نوێنەری برژوازی و ارتجاعی کورد لە کوردستانی ئێران ئەکاتە ئەوەکە بە مەیلی خۆیان بە شێوەی کوردستانی عێراق ڕابەرانی کوردستانی خەڵک چێوسێنەوە خەڵک ئستسمارکەن سەروەت و سامانی کوردستان حەپەلوشکەن هەروەکو چۆن جمهوری ئیسلامی لەسەر تاسە ئێران هەمکاری کردوانش ئەگەر دەستیان گا بە کوردستان و دەسەڵاتە دیکتاتۆری مەودر نەزەرەکەی خالدی عەزیزیان بەلێخەرە بە چەنگ بێن و بەدەست بێنن ئەم سەناریۆ ڕەش و دژی ئینسانی و دژی ژن و دژی بەرابەریە بەلێخەر تکرارەکە. ئەمە گەڵاڵەی سیاسەتی ئەوانە گەڵاڵەی بەرنامەکانیانە گەڵاڵەی تەواوی تەلاش و هەوڵ و تەقالا و سیاست و تاکتیکانیانە کە لە تووری 46 ساڵی ڕابردووە ئەنجامیان داوە و دەست لە ملانیان کردووە لەگەڵ جمهوری ئیسلامی تا 2 ساڵ لەمەوبەر 45 ساڵ لەگەڵ جمهوری ئیسلامی هەموو ساڵ خەریکۆ بوونەوە و بێ ئەوەی خەڵک بزانێت ملاقاتکردن و پاڕانەوە و سکاڵاکردن کە بەڵکو جێگەیان پێ بن و بەلکو قبولیان کەن و بەشێک لە سەروەتیان بنێەوە ئەمانی سەروەتمەند من وەکو ئازابیتە حتا پەنایان برمە مەکە و مەدینەش نازانم ئاگادار بیانە پەنایان برمە مەکە و مەدینەش یەکێک لە ئەفوکە ئەندامەکانیان زۆر نەماوە حدێکسەر یەک وەقتماوە حتا پەنایان برمە مەکە و مەدینە و جەماڵ پورکەریمی و یەکێکی تریان نردووە حەج بڵانگویان خستۆتە اختیاریان خەریکن قسە و باسەکەن لەسەر مەسەلەی حەج دفاعکەن لە حەج واڵێن خەڵکی کوردستانی ئێران و خەڵکی ئێران ئەسڵن ئیسلامە ئاین چۆن خۆمینیوتی خەڵکی ئێران هەموو ئیسلامەوە بێتە ژێر چەترەکەی من ئەمانش گەرەکیان بڵێن خەڵکی کوردستان خەڵکی چەترەکەی منەوە وشەوە هەم پاساوەکەن بۆ ئەو حکوومەتە و هەم بالاخره سیاستەکانی جمهوری ئیسلامی دووپاتەکەنەوە. زۆر سوال بۆ تەوزیحەکان دەوڵەت عەرەبستانی سەعودی خەریکن مەذهب و مزگەوت و نەچوون بۆ مزگەوت و قوربانی و نازانم هەموو ئەمانە لابن حزبی دموکرات تازە خەریکە دێگەشە بە ئیسلام و دواکەوتی و خورافاتەدا. زۆر سوال بۆ تەوزیحەکان تۆ بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی تەلەڤیزیۆنی پەرتۆدا. سپاس بۆ تۆ بۆ بینەرانی خۆشەویستیش. بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆراتی نەکۆتایی بەرنامەی و حوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر شوێنیان خۆشی و چاقی و سەلامەتیتان ئارەزوومانە.